پێیکە لە ناوچەیەکی گەرم دەین هەم کوردستان و عێراقیش زیاتر لە هاویناندا خواز لەسەرم ئامێرانە زیاکات بە تایبەت هاوردەکردنیان تا بزانین چەنە لە چه وڵاتێکەوە دێن بۆیە میوانداری بەڕێز دڵزار ئیبراهیممان کردووە کە بەڕێزیان بازرگانی ئامێرەکانی فێنکەرەوە لە ستۆدیۆ میوانی ئەمن کاک دڵزار بەخێر هاتیەم کاتت باش بەخێر بن. ئەمە کەم جار لەوە پرسیار بکەم و ئامێرانی کێنی چه وڵاتێکن زیاتر؟ ئەو ئامێرانە کە داخلی کوردستان و عێراق دەبی بە زۆری لە وڵاتانی سین و ئێران داخل دەبیت عێراق. باشە کەواتە ئامێرەکان چینی و ئێرانی نەبێت. ئەی هەمانە لە ناوخۆ لە ناوخۆش وابزانم دوو دانەیە سێ دانە کارخانە ئێستا هەیە بەرهەمی موبەرێدە دێنێتن بۆ ناوخۆی عێراق و دەروای عێراق. باشە بۆ پێی کە بەڕێستان بازرگانی هاوردەکردنیم ئامێرانن ئێوە چۆن کوالیتی و نرخ و جۆری ئەم ئامێرانە ڕەچاوەکەن بۆی کە بگونجێت هەم لەگەڵ بارودۆخی ئابووری هەم لەگەڵ ژینگەکەمانە بگونجێت؟ ئەمە ئەو موبەردانە کە هاوردە دەکەین لە سین وەکو خۆمان کۆمپانیای ڕەمزی بەزاز بە ناوی موبەردەی ئۆبەر ئەمە بۆ خۆمان داخلی کوردستان دەکەین و تەواوی عێراقیش لە هەموو بەشەکانی عێراق ئەمە فەرقمانەیە لە هەموو شارەکان. بەڕاستی ئەوڕۆ خەڵک داوای شتی کوالیتی بەرز دەکاتن بۆی سوود لە بەرهەمەکان بێنیت. ئەمە بە خۆمان کە موبەردەی ئۆبەر داخل دەکەین قیمەتەکەی ڕادوەستێ لەسەر کوالیتی شتەکە. کوالیتی موبەردەکان چەند باش و بەرز و جوان بێ قیمەتەکەی تۆزێ لەگەڵ قیمەتی ئەو موبەردانەی کە لە ناوخۆ بەرهەم دێ فەرقی هەیە. هەموو شتێک کوالیتی باش قیمەتی گران دەبێت کوالیتی خراپ قیمەتی گران دەبێت. بۆ نمونە باسی با موبەریدەیە بکەین کە لە چینەوەیەت هەڵبەت باسی وت کرد ئێمە لەسەر کوالیتی داوایەکەین و هاوردەیەکەن جیاوازیەکەی چییە لەگەڵ موبەریدەیەک لە ئێرانەوە کە هێندێت بۆ نمونە لە ڕووی بەکارهێنانی کارەباوە کارەبا موبەردەی چینی و موبەردەی ئێرانی هەر یەک خاصیەتی خۆیە. موبەردەی چینی بەڕاستی کوالیتیکەی زۆر لە موبەردەی ئێرانی بەرزترە لە ناحیەی ئەو مادانەی کە بەکاری دێنن بۆ هەیکەلەکە و بۆ ماتۆڕەکان و بۆ واترپەمەکانی. باشە کە کوالیتیەکی بەرز بێ زۆرتری کارەبا ناوێت؟ نەخێر شەر نییە. ئێستا موبەردە هەیە بە ئەمپێرێکی ئیش دەکات هەیە بە ئەمپێرنیوێکی ئیش دەکات هەیە بە 2 ئەمپێری ئیش دەکاتن. ئەوە کارەبایەکی زۆر گونجاوە بۆ کارەبای وڵاتی خۆمان کە ئێستا کارەباکەمان دەبێتە 24 کاتژمێری و شتێکی زۆر چاک. بەگشتی خەڵک خواستی لەسەر چه ئاستیەکە لە نرخەکانە تا چەندێک موبەریدێک چەنی پێبات؟ ئەوە دەمێنێتە سەر بژێوی ژیانی خەڵک ئەوەی بابلین پارەدار بێتن مهم نییە لە لای شتی باشی دوێ خەڵکەکەی مامنەوەندیەکەش هەر شتی باشی دێتن پارە لەکنی زۆر مهم نییە ئەگەر شتێک بەگرانتر بکڕێ بە شتێکی کوالیتی بکڕێ نەک تەقلیدی بکرێ بە 2 ڕۆژ لێی تێک بچێت. دروستە ئەمە لێرەیە ئەمە گرنگە تا چەند بازرگان ڕەچاوی ئەوە کات کوالیتیکی باش بۆ هاوڵاتیەکەی خۆی بێنێ. زۆر بازرگانی باشمانەیە لە دوی کوالیتی باش دەگەڕێ بازرگانی خراپی بشمانەیە لە دوی قازانجی خۆی دەگەڕێتن. ئێستا بەڕاستی هەندێک بازرگانەیە لە بازار بەس بە دوای قازانجا دەگەڕێتن هەڵدەستی مثلەن ئێمە بخۆمان شتێکمان هێناوە براندێکی عالەمیە زۆر خەڵکەی هەڵدەستێ تەقلیدی دەکاتەوە کە تەقلیدیی دەکاتەوە بە شێوەیەکی خراپ تەقلیدی دەکاتەوە بەس بۆی ناوەکەی بدزێ و شتەکانی خۆی پێ بفرۆشتی. باشە ئێوە هەوڵتان نەیەوە مادەم لەم بوارەیە قاڵ بوونەتەوە خۆتان لە ناوخۆ بەرهەمهێنان دەست پێ بکەن؟ ئیشاڵە فکرە چوامانەیە لە نزیکترین کاتدا ئەگەر بۆ مانگونجار ڕێکات ئەمەش کارگەیەگە لێرەدانین هەر بە ناوی ئەو براندەی کامانە. باشە ئەوترێت لە هەندێک موبەریدە لە ناوخۆکە دروستەکرێ ناوی وڵاتانی دیکەی لێرە ئێستا شەر خۆش ئاماژە و بۆ کرد بۆ ئەگەر تۆ لێرە دروستیکەی تۆ ماندووبی پێوەی لە کاتێکا تۆ هەلی کارە ڕەخساندووە کارمەندی کوردە هەیە ئەوان کاریان پێکردو بۆ ناکرێت ناوەکەی ناوێکی کورد بێت یاخود بۆ ئەی خەنەوە سەر ناوە ئەو براندەی کە لە دەرەوە هێنا ئەوە دەمینێتە سەر خاوەنی ئەو کارگەیەی کە ئیشی لێ دەکاتن چەند متمانەی بە ئیشەکەی خۆیە چەند متمانەی بەوەیە ئەو موادەی هێناوە ئەسلیە
خەڵک سوودی لێ وەردەگری یان ئەو خەڵکە چەند متمانە بەو کارگەیە دەکاتن کە ئینتاز دەکات کەواتە خەڵکی ئەمە متمانەی بەوە نییە کە لە ناو خۆ دروست بکرێت حتا حدێک نەخێرنا لەبەرەوەی شتەکان زۆر بە کوالیتی خراپ دروست دەکرێتن بەڕاستی یعنی ئەو ئیتیمامی پێ نادەن بریا شتێکی باشیان دروست کردبا هەتا خەڵک متمانی پێ کردبا شتێکی زۆر باشە ئەمە بە خۆمان کارگەمانە بی و بڕانمانێ بی و ناومانێ بی و هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوە بەکاری بێن نرخەکەی چۆنێک جیاوازیە بێتەوە کار نرخەکەی جیاوازیەیە یعنی ئێستا موبەڕیدەیە لە بازار لە 250 دلار دەست پێ دەکا هەتا 1200 دلار 1300 دلار بە جۆرەی کوالیتیەکەیە باشە ئەوەی کە لە ئاستێکی مامناوەندە و لە ئاستی بژێوی خەڵکدا چەندێک بێت باشە بەڕایەوە حتما بەخۆی چەند قیمەت دابەزێ سعر مامناوەند بێ کوالیتی باش بێتن ئەوەندە باشە بۆ خەڵکی خۆمان هەتا ئیسفادەی لێ بکە سوودی لێ وەرگریتن باشە کە ئەبینین پرۆژەی ڕووناکی دەستی پێ کردووە زۆرێک لە گەڕەکەەکانی هەولێر و لە پارێزگاکانی دیکەش ئێستا کارەبای 24 کاتژمێری هەیە ئەمە تا چەند وای کردو خواستی خەڵک زیابێت لەسەرم ئامێرانە زۆر فەرقی کردووە زۆر زیادی کردووە لەبەرەوە بڵێ ئامێرەکانی دی وەکو بابلێن ئامێری سارکەرەوەیە کارەبای زۆری لێ وەکو سبلت و تەبرید مرکزی وشتووە ئێستا ئەو موبەردەیە شوێنی ئەوانی گرتووە بە کارەبایەکی زۆر کەم هەتا کارەبای نیشتمانی خۆشمان بەرگرانێکی زۆری لەسەر هەڵدەسێ بۆ هاوسێ ئەو موبەریدانە کە کارەبای کەم سەرف دەکات دوا پرسیارم بە کورتی لێ بکەم تا چەند هاوکاری ئێوە کراوەکو بازرگانان بۆ هاوردەکردنی کاڵا لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە والله حدەن ما هیچ هاوکاریەک نەکراوە بەڕاستی یانی چۆن هاوکاری نەکراون لە کاتێکا بەردەوام لە یەکێتی هاوردەوە هەناردکاران زۆر باس لەواکەن کە ئاسانکاری بۆ ئێوە کرێت ئاسانکاریەکە ئەوەیە هەر نەقل و گواستنەوە و گومرگدان و زەری بە وەرگرتن ئەو شتانەیە ئەگەر بێت تۆزێک زەری بە و نەقل و گومرگ کەم بتووە ئەمەش دەتوانین نرخی موبەردەکان کەم کەینەوە هەتا هاوڵاتی ئیسفادەی لێ بکات زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم بەڕێز دڵزاری براهیم بازرگانی ئامێرەکانی فێنەکەرەوە لەگەڵ ماڵی سپاس بۆ ئێوە بەخێر بن زۆر سپاس